سەرەتا بە بۆنەی دامە زراندنی تەلەڤیزیۆنی سلێمانی پیرۆزباییی گەرم لە بەڕێوەبەر و گشت ستافی بەڕێوەبردننی ئەو تەلەڤیزیۆنە دەکەین ئومێدوارین کە هەر ساڵ و سەلامەت و تەندروست بن و هەروەها بەردەوام لە خزمەتی خەڵکی شاری سلێمانی و دەوروبەری دابن وەکو چۆن تاکو ئێستا لە ساڵی 2007ەوە ئەم تەلەڤیزیۆنە لە خزمەتی خەڵک و شارە خۆشەویستەکەی سلێمانیدا بووە. لە ڕاستیدا تەلەڤیزیۆنی سلێمانی وەکو زۆربەی هەرە زۆری تەلەڤیزیۆنەکانی دیکەی پارتی دیموكراتی کوردستان بە ئامانجی چۆنێتی هاوکاریکردن لە گەیاندنی پەیامی ڕاستەقینەی کە ڕۆژانە هەیە بە جەماوەر کاری کردووە و لەمە دواش هەر بەو شێوەیە کار دەکات. جگەلەوە بە حەقەت ئەرکێکی قورسی تری لەسەر بووە چۆن بەشدار بێت و ببێتە بەشێک یان هاندەرێک و یان عاملێکی پێشکەوتن لە کۆمەڵگای کوردستانیدا کە سلێمانیش بەشێکە لەو کۆمەڵگا خۆشەویستەی هەرێمی کوردستان. لەم چەند ساڵانی ڕابردوو لەوانەیە تووشی هەوراز و نشێو بوو بێت ئەم تەلەڤیزیۆنەوە هەندێک جار تووشی کێشە و گرفت بوو بێت لە نتیجەی ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا هەبوون، بەڵام لە کۆی گشتیدا کاری باش و بەرنامەی باش و ماندووبوونێکی زۆریشیان چێشتووە بۆی کە بتوانن مواکەبەی ئەو ڕووداوانە بکەن کە لە کوردستاندا هەیە و بە تاکیدیش ئەمە جێپەنجەی کادرە باش و لێوەشاوەکانی پارتی دیموكراتی کوردستان کە لەو تەلەڤیزیۆندا ئیش دەکەن دیارە. بۆیە دووبارە پیرۆزبایی گەرمیان لە دەکەین ئومێدەوارین کە جێی ڕەزامەندی خەڵکی شاری سلێمانی خۆشەویست بن، چونکە شاری سلێمانی و خەڵکی شاری سلێمانی و ڕابردووی ئەوان و مێژووی خەبات و تێکۆشانی ئەوان هی ئەوەیە کە لە تەلەڤیزیۆنەکە لە خزمەتیاندا بێت بۆ بەشێک لە گەیاندنی پەیامەکان و هەروەها بۆ هاوکاریکردنیان لەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن و گەیاندنی ئەو ڕووداوانە وەکو ئەوەی کە هەیە بۆ ڕاستەقینە و ڕاستگۆیی پێوە دیار بێت. سوپاس و سەرکەوتوو بوون.